وەزارەتی گواستنەوە و گەیاندنی حکومەت یاریێمی کوردستان بڕیاریدا لۆگۆ و ڕەنگی تایبەت بۆ تەکسی شارەکان و دەرەوەی شارەکان دیاری بکات. بۆ ئەوەش وەزیری گواستنەوە و گەیاندن گرێبەستێکی لەگەڵ 3 کۆمپانیای جیای کەرتی تایبەت دۆژوو کرد. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا وەزیری گواستنەوە ڕایگەیاند هەر شۆفێرێکی تەکسی بۆ وەرگرتنی لۆگۆی تەکسی و شارەکەی دەبێت فۆرمێکی تایبەت پڕ بکاتەوە و دواتر ئەو فۆرمە لە وەزارەتی ناوخۆ لەگەڵ بایۆمەتری فەرمانبەران بەراو دەکرێت بۆ ئەوەی فەرمانبەران کاری تەکسی نەکەن. هەروەک دەبێت پاکانەی خۆی لە لێکۆڵینەوەی بەڵگەی تاوانەکان ئەنجام بدات، چونکە هەر کەسێک پێشینەی تاوانی هەبێت نابێت کاری شۆفێری تەکسی بکات. ئەو کارتێکە بۆی دروست دەکرێت هەردوو ساڵ جارێک نوێ دەکرێتەوە، یعنی ئەو معلوماتە نوێ دەکرێتەوە. لە غەیری ئەوە ئەو هەموو داتایەکە کۆ دەبیتەوە دەفتە سۆفت کۆپیەک دەرێڕێتەوە وەزارەتی ناوخۆ لەوێ لەگەڵ بایۆمەتری خۆیان بەراورد دەکەن. ئەم کەسەی کە دیارە بە گوێرەی قانون کە ناوی سایقێتی تەکسی بکاتن ئەو کاتە ناوی دەردەهێنرێ. ئەو هەمووە لە غەیری ئەوەی ئەم بابرێن کارتی معلوماتە کە لە ناو سەیارە کە لە پێشەوە و هەروەها لە هەردوو باریفەکانی پشتەوە لەوەیە بەسەن هەر کەسێک دەتوانی کە دابنیشی ڕسمی سایقی تەکسی دیارە، ناوی دیارە، ڕقم تەلیفۆنی دیارە، ڕقمی تەکسیەکە دیارە، دەتوانی زۆر بە ئاسانی ڕسمێکی بۆ بگری. پرۆژەی جیاکردنەوەی تەکسی شارەکان و دیاریکردنی لۆگۆی تایبەت بۆیان 15 ڕۆژ دوای وەژووکردنی گرێبەستەکە دەچێتە بواری جێبەجێکردنەوە و ماوەی 180 ڕۆژ بەردەوام دەبێت. لۆگۆی تاکسی هەر پارێزگایەکش ڕەنگی جیاواز و نرخێکی جیای دەبێت. بە هەمان شێوە تەکسی دەرەوەی شارەکانش ڕەنگی لۆگۆکەیان جیاواز دەبێت. هەر سێ محافەزە دەرەوەی شار دەرەوەی سنتەری شار قاوەیە، بەڵام این ناو شارەکان جیانە، هەولێر، سۆرە، سلێمانی، شینە، دۆک ڕەش دەبیت. بەنسبەت نرخی لەزگەکان جیایە، لە هەولێر 18,000 دینارە، بەنسبەت سلێمانی 18,700 دینارە، بەنسبەت سلێمانی بە هەمان شێوە، بەنسبەت دهۆشیش 12,500 دینارە. هەر لەو کۆنگرە ڕۆژنامەوانیەدەوە ئاشکراکرا ئەو پرۆژەیە بە شێوەیەکی پێشکەوت و تاکسیەکانی ناو شار و دەرەوەی شار لە یەکتر جیا دەکاتەوە. ئەوەش ڕوون کرایەوە دوای ئەوەی لۆگۆی تەکسیەکان درا لە هەر تەکسیەک دەتوانێت تەنها لە شارەکەی خۆی کار بکات. ئەمەش لە پێناو ڕێخستنی کاری تەکسی و کەمکردنەوەی جەنجاڵی شەقامەکان. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.